هاتنی و سڵاوتان لێبێت و ڕۆژتان باش تایەک لە پێنجەم ڕۆژی کەمپینی تایبەت با کۆکردنەوەی هاوکاری بۆ کوردانی ڕۆژاوا و باکووری کوردستان و ڕۆژهەڵات لە ئەمنە سوورەکە بەڕێوە دەچێت وەک باسم لێوە کرد ئەمڕۆ پێنجەمین ڕۆژی کەمپینەکەیە بە شێوەیەکی بەرچاو ئێستا هاوڵاتیان خێرخوازان هەموو ئەو کەسانی کە دەیانوێت بەشداری لەم کەمپینە خێرخوازیێدا بکەن دێنە نێو مۆزەخانەی گشتی ئەمنە سوورەکە لە شاری سلێمانی بەوەی کە لە توانای خۆیاندایە لە کەلوپەل و شمەکی خۆراکی گەرمکەرەوە جلوبەرێک هەر شتێکی دیکە کە بۆ ئەوان وەک لە ڕاگەنرا و بەنگازەکەشدا هاتووە لێرە وەردەگیرێت لانێ و مۆزەخانەی گشتی ئەمنە سوورەکە و تەنانەت دوو هەژمار بانکی تایبەت بەو کەسانی کە دەیانەوێت بە پارە یاخود بە مەبلەغ و بە بڕێکی زۆر بەشداری لە نێو ئەم کەمپینە خێرخوازیدا بکەن لێرە لە شاری سلێمانی کە ڕێکخراوە دەتوانن لە ڕێگەی هەژمارە بانکیەکان کە ڕۆژانە دادەنرێت و ڕادەگەیەنرێت بەشداری بکەن لە کەمپینەکەدا دیارە بە خۆشحاڵیەوە کە دەستگای میدیایی کورسات و لەگەڵ چەند لایەنێکی دیکەیە کە ئەرکی ڕێکخستنی ئەم کەمپینیان ڕێکخستووە لە یەکەمین ڕۆژی کەمپینەکەەوە بە شێوەیەکی بەرچاو خەڵک پێشوازی لێ کردوواتە حکوومەتی هەرێمی کوردستانیش بێگومان کەمپینێکی دیکەی ڕاگەیاندووە بۆ هاوکاری کۆکردنەوە بۆ خوشکبرایانمان لە باکوور و لە باشوور و لە باکوور و ڕۆژئاوا و لە بیریشمانە چ پشکێکیشی بۆ ڕۆژهەڵاتی کوردستانە لەسەر بە شێوەیەکی گشتی کەمپینەکە چۆن بەڕێوە دەچێت و کۆتا ڕۆژەکەی چۆن دەتوانێت ڕێکخستن لە نێوان و شمەک و کەلوپەلانەدا بکرێت و تەنانەت پاراستنی ئەمنیەتی ئەم شوێنیش لەگەڵ ئەم بڕە زۆری کەلوپەل و شمەک چۆن دەتوانێت پارێزگای لێ بکرێت لەسەر بابەتە لەگەڵ هەریەک لە بەڕێزان بابە ڕەسوڵ غەفورۆک و بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران وەڵامدانەوەی خێرانەکان لێرە ئامادەی زۆر سپاس بۆ ئامادەبوونت و هەروەها بەڕێز نەقیب حەمەشوان لەتیف حاجی فەرەج سەرپەرشتیاری هێزەکانی لیوای یەکی سلێمانی کە ئەرکی پاراستنی کەمپینی هاوخەمتانین لێرە لە ئەستۆی ئەوانە سپاس بۆ جنابیشتان پێم خۆشە سەرەتا لە بەڕێز بابە ڕەسوڵەوە دەست پێ بکەم جنابتان وەکو بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران وەڵامدانەوەی قەیرانەکان کەمپینەکە تا ئێستا کە ئەمڕۆ پێنجەم ڕۆژێتی چۆن هەڵی ئێسەنگێنن بدەمەوە هاتنی هاوڵاتیان خێرخوازان و تەنانەت مۆزەخانەی گشتی ئەمنە سوورەکەیش چۆن توانیوێتی کە کۆنتترۆڵی ئەم هەموو خەڵکە ئەم هەموو شوەک و کەلوپەلە بکا لێرە زۆر سپاس دەستگای میدیایی کورسات دەکەم کە بەڕاستی هەموویشە پێشەنگ بۆ لە هەموو کارە خێرخوازیەکان بە تایبەتی ئەم جارش کە ئەو کارە ساتە لە تورکیا و سووریا لە باکووری کوردستان و لە ڕۆژهەڵات و ڕۆژئاواییە بەڕاستی دەورێکی کاریگەری و بۆ کۆکردنەوەی سەرجەم ڕێکخراوەکان بە سوپاسەوە ڕێکخراوەکان بە ئەرکی مرۆیی خۆیان هەسان وەکو چۆن هەموو جارێک بۆ هەموو کارە سات و قەیرانێک دەورێکی کاریگەر و دەورێکی دەست پێشخەریان هەیە ئەم جارەش بە سوپاسەوە لە ڕۆژی پێنجەمە گروتینی خەڵک بەڕاستی زۆر بەرزە نرخێنین وەکو هەموو جایش باسمان کردو بەڕاستی سلێمانی سەرمەشقە لە کۆکردنەوەی هاوکاری کۆکردنەوەی ئەو پێداویستیانی بۆ ئەو هەر کارە ساتێکە ڕوئات سلێمانی و خەڵکەکەی ئەمەندە سابقەیەکی جوانی هەیە لە دروستبوونی ئەم شارەوە ئەم شارە خەڵکی بەخشندە و هاوکار و هەماهەنگ و خەڵکیشی تایە کە لە قوتی دەمی هوناڵەکان یەگرێتەوە بۆی هاوکاری خەڵکە بۆیە ئەم ڕۆژی پێنجەمە گڕوتینەکەش بە هەمان شێوەی ڕۆژانی ترە ئێستا لێرەوە داوا لە هەموو خەڵکی بە شەرەفی کوردستانەکەم بە تایبەتیش خەڵکی شاری سلێمانی وەکو چۆن ناسراوە بە هەمان شێوە تا سەعات 9 کەمپینە بەردەوامە نوێی شەو بتوانن ئەوەی ئەگە تا ئێستا نەهاتووە بێت سەردامکاو لە ئەمنە سوورەکە کە شوێنێکە بەڕاستی جێی تەقدیرە شوێنێکە کە هەموو ئامادەکاریی کردووە ئەنجەی دەستخۆشیە سواسی هەموو ئەو لایەنانە بکرێت لە ئێرە کە بەشدار بوون لە بەڕێوەبردن و سەرخستنی ئەم کەمپینە دیارە جنابتان لەگەڵ ئەو پێشتر کە لەگەڵ کۆچ و کۆمەڵێک لە بارودۆخینە هەموار کە ڕووی لە هەرێمی کوردستان و پارچەکانی دیکە کردووە وڵاتانی دیکەش بەگشتی بە بەردەوامی هەرێمی کوردستان باوشی گردوتەوە بۆ هەر پەنابەرێک هەر کۆچبەرێک کە ڕووی گرتوێتە ئێرە هەر ئاوارە و لێ قەوماوێک ئەمێ بزانم کە بە شێوەیەکی گشتی کۆچ و کۆچبەران و ئەوان پێگەیان چی بۆ لە چونکە ئەمان بینی کە ئەوانی هاتە نێو کەمپینەکەەوە هاوکاریان دەکردن لە ڕاستی ینی ئەبواە ئەمە وەکو گلێژیش باسم کە بواە ئەسا ئەو ئاوەر و پەنابەرانەی کە لێرن لە شاری سلێمانی کە زیاد لە 8 ساڵە هەموو خەڵکی سلێمانی
لە خزمەتیان نابووە بە هەموو خزمەت گوزاریەکان لە کەمپەکان لە دەروی کەم بۆیان دابین کردوون و ئێمە ژۆکو فەرمانگەیەکی ڕسمی بە سەرپەرشتی پارێزگار و وەزارەتی ناوخۆ کە بەردەوام لە خزمەتیان نابووین وایە حزوورەکان زیاتر بووە بەڵام بەشێکی زۆریشانەوان هاتوون وەکو هەموو خەڵکی خۆمان ئەو نەیتوانی بێتیان هاوکاریان کردووە بەڵام جێتمۆحی ئێمە نییە بەڕاستی تمۆحی ئێمەوە بوو کە ئێمە بەڕاستی خەڵکی سلێمانی جێگای دیارە کە چی کردو بۆیان ئەوە ئەوان زیاتر بوونایە بەڵام بەڕاستیەکەی دیارە ئەوانی شەرەوەیان توانە هەیە بۆیە هاتوون بەڵام بەو شوێنێک کە ئێمە خۆمان لێ رازی بین. باشە دواتر دێمەلات بۆ هەنێک پرسیاری دیکە لەسەر کەمپینەکە دەچمە لای بەڕێز نەقیب حەمەشوان لەتیف وەکو سەرپەرشتیاری هێزەکانی لیوەیەک لە سلێمانی و پاراستنی ئەم کەمپینیان گرتۆ تاستۆ لە ئێستا کەمپینەکە چۆن هەڵەسەنگێن لە ماوەی 4 ڕۆژی ڕابردووە و ئەمڕۆژ ئێوە ئەرکێکی قورستان لەسەر شان بۆ پاراستنی ئەمنیەتی شوێنەکە و پاراستنی و گواستنەوەی کەلوپەلەکانیش بووە بۆ تاسڵوجە کە لەوێ جیا دەکرێنەوە تەسفێ دەکرێن. بەڵێ پێشەشی دەستخۆشی کەناڵەکەتان لێەکەم ئێمە وەکو هێزەکانی لیوایکی پاراستنی سلێمانی لەسەر بڕیاری بەڕێز فەرماندەی لیوایکی پاراستنی سلێمانی مقەدەم ڕووکردنی هات پاس پێداین بۆ مەرکە پیرۆزە لە ڕۆژی سێشەمەوە ئێمە لەگەڵ کەناڵە بەڕێزەکەی ئێوەیە و لەگەڵ هەموو ڕێکخراوەکان و هەموو چەند کۆمپانیاک لێرە بەشدار بووین لەم کەمپینە پیرۆزە لە یازال هەتای ساشەر بەردەوامەوە بەشدارە بین هەتا ڕۆژەی لیژنەی ئەمنی باڵا کۆتایی پێێنێت ئێمە لە خزمەت خەڵکی شای سلێمانیین هەرچیمان پێ پێ درێخی ناکەین هەرچیمان پێ پێ توانامانم بێ بە زیاترەوەیکەین بۆیان هێزەکانمان کە هاتوونێتە ئێرە کراین بە دوو بەشەوە بە دوو تیمەوە تیمێکمان سەرپرشتی بنکەی ئەمنە سوورەکەکە تیمێکشمان سەرپەرشتی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیەکە تاسڵوجە ئەو تیمی کە لێرەیە بۆ بە دوو بەشەوە ویژدامان کاتە بەشێکمان ئەمنیەت و ئاسایشی ئێرە پارێزێ بەشێکیشمان کە لە 50 بۆ 60 کەس پێگاتۆ بە زوری مەدەنیەوە ئەرکەکانیان ئەوەیە کە ئەو شتومەکانی لەلایەن هاوڵاتیانەوەیەت بیخنە ناو سارەبا هەڵگرەکان و باریک. باشە تاکو ئێستا هیچ حاڵەتێکی نەخوازرا و یان نامۆ لە نێو کۆی کەمپینەکەدا بەدیکراوە؟ سوپاس بۆخوا ئەم پرۆسەیە زۆر بە جوانی بەڕێوە چێ و هەرچیش دەتوانامان بێ ئەمە بەڕێز فەرماندەی لیوا پێ ڕاگەیانوین هەرچیشی پێویست بوو هەرچیشیان داوا کرد بە هەموو شێواز ئێمە هاوکاریان کەمپینین تا بە شێوەیەکم پرۆسەیە بە جوانی ڕابڕێگەیە. ماندوو نەبن دیارە ئەرکەکەتان قورسە بەمڕۆ ماوەی 4 ڕۆژ ئێمە دەبینین کە لێرە تیمەکانتان هێزەکانتان بە شێوەیەکی ورد لەسەر خۆ سەرپەرشتی وردی کۆی گواستنەوەی کەلوپەلەکانەکەن تەنانە سەلامەتی هاوڵاتیان ئەو شۆفێر و ئۆتۆمبیلانی کە دێنە نێو کەمپینەکەەوە ماندوو نەبن دواتر دەگەڕێمەوە لا کاک حەمەشوان کاک بابەڕەسۆڵ دیارە بە حکمەی جەنابە لەگەڵ کۆچ و کۆچبەران لەگەڵ ئاوارەکانە پێشتریش کارە کردو ڕەنگە زیاتر لە معاناتی ئەوان تێبگەن ئێوە کە کۆچبەران کە پەنابەران کە ئاوارە و لە قۆماوەکان زیاتر پێویستیان بەچی دەبێ لەم کەمپینەیە کە چەند سعاتێکیشی ماوە تانوی شەو هێشتا هاوڵاتیان دەتوانن کە بەپی پێویست ئەو شتومەکانە بگێرن چی باشە لە ماوەی ئەم چەند سعادەدا کە بگەێنرێتە نێو کەمپینەکە؟ بەڕاستی ئەوەی کە هاتووە زۆر باشە بەڵام ئێستاش مێمە لە کاتی ئاوایە هەموو ئەوەی کە زۆر پێویستە خێمەیە خێمە لەبەرەوەی ئەوان شوێنیان نەماوە بتوانین چۆن ئێمە کەمپین کەمپمان کردوەوە لێرە شوێن جێگامان بۆ دابین کردوون خێمە زۆر زەڕورە بەتانی زۆر زەڕورە پێداویستی تەندروستی زۆر زەڕورەوە پێداویستی ئافرەتان زۆر زەڕ ژنان ینی هەموو پێداویستیەکان بەڵام وەکو سەرێکی بەڕاستی پێویستی بە خێمە و گەرمکەرە و بەتانی و ئەو شتانە زیاترە. باشە دیارەکە ئەڵێن خێمە لەوانەیە خێمەی گەورە باشتر بێت بۆ بەتاکید خێمەیە کە بتوانێت خێزانێک لە خۆی بگرێت ینی بتوانێت کە خانۆکەی نەماوە بتوانێت خێمە دابنرێ و بتوانێت خێزانەکە لە سەرما هیچ نەبێت لە سەرما بیپارێزێت. باشە دیارە دەمانبینی کە ناوبەناو هەرچەنە بڕێکی زۆر نەبوو گەرمکەرەوەیش داهاتە نێو کەمپینەکە ئەو گەرمکەرەوانی کە پێویستە بهێنرێن جۆرەکانیان پێویستە چی بێت دەزانین کە ئەوان لێ خەوماون لەوانەیە کارەبا لەوێ گونجاو نەبێ بۆ گەرمکەرەوانی کە بۆ کار بەکارەبا کار ئێمە ئەوەی کە زەڕورە بەڕاستی پێم گەرمکەرەوە
کاڵم بەتانی ئەوش وەکو گەرمکەرەوە بەکاربێت کە بەڕاستی ئەو شوێنانە پێویستی بە زۆپایە زۆپاش پێداویستی سوتەمەنی هەیە لە ئێستا داوانە ینی وەکو مەرحەلەی یەکەم بەتانی دووەم زۆپا دوایی سوتەمەنی اینجا چووکە کارەبان نییە لە مەنتیقەکە لەم کاتە پێداویستەکانیان سەرێکیەکان ئەمانەیە دوای ئەتوان پێداویستەکانی تریش ئامادەکردوە. باش کاک حەمەشوان دیارە ئەرکەکەی ئێوە ڕەنگە هەر لێرەدانەوە سێکە ئەم 5 ڕۆژەیە کە کەمپینەکە بەردەوام و هاوڵاتیان و خێرخوازان شتهێنە نێو ئەم نەسوورەکەەوە لە ڕۆژانی دواتریش تاوەکو و کۆی شمەک و کەلوپەلەکان دەنێرێت بۆ سنوورەکان و بۆ ئەو خەڵکانی کە پێویستیان پێیتی ئێوە هەر لەم ئەرکەدا دەبن بۆ پاراستنی ئەمنیەتی هەم ناوشار هەم گواستنەوەی شتومەک و کەلوپەلەکان. ئێمە خۆمان چاوەڕی فەرمانین هەست فەرمانی لەسەر و خۆمانەوە بۆمان بێ ئێمە جێبەجێەکەین ئێتەوە دیارە جەنابی ئامردیوە خۆی لە کۆبوونەوە باسی لەسەرەکرێت و خۆی بەشداری ئەو کۆبوونەوە نابێت. ئێمە وەکو ئێرە ئەوەی کە توانیمانە لیوایکی پاراستنی سلێمانی نزیکەی 15 بار هەڵگری دیاری کردووە بۆم ئیشە کە ئەم لە ڕووی سوتەمەنیەوە لە هەموو ڕوویەکەوە دابینی کردو بۆم ئیشا ئەم بار هەڵگرانە واتە بەدر لەوەی کە ئێوە ئەمنیەتیم شوێنتان گرتو تاسۆ تەنانەت لە کۆمەکەکەشدا بەشدار بوون. بەڵێ ئێمە ناڵێن 15 کارمەندمان هەیە نزیکەی 50 کارمەندمان هەیە بەجلی مەدەنیەوە ئیشێواکەنیم کۆمەکانە کەێتە ئێرە ئەیکەنە ناو بار هەڵگرەکانەوە با هەڵگرەکانمان لێرەوە بەڕێکەون ئەچن بۆ بنکەی تاسوجە بۆ پێشانگای نێدۆڕی تاسوجە و برایانمان لە هاتوچۆ مەفرزەکانی هاتوچۆ دەستیان خۆش بێ ئەوان بەشدارن لەم پرۆسەیە ئەم جادێمان بۆ ئەگرن قەتعی جادەکەمان بۆکەن هەتا ئەو بار هەڵگرانە ڕوا چونکە ڕوبەریم ساحەیە تۆزێ کەمە بۆ هەسوڕانیە و بار هەڵگرانەمان لێرە بەڕێکەوێ ئەچێ بۆ پێشانگای نێودەوڵەتی تاسوجە. بەڵێ کاک بابڕەسوڵ سەبارەت بە کەلوپەلە خۆراکیەکان کە ئەمیژێکێکە لە بابەتە گرنگەکان دیارە بۆ ئەوان ئیسە هەم نەخۆشن هەم لێ قەوماون دیارە ڕەنگە پێویستیان بە خواردنی تەندروست بێ کە بەدەستیان بگات و گونجاوترین خواردن کە تێک نەچێت کە بۆ ئەوان گونجاو بێ و کە شەوا ساردەکەیان گونجاو بێ بۆ تەمەنە جیاوازەکان چ جۆرە خواردنێک باشە و دیارترین خواردنانیش هێندەی جەناب ئاگادار بکە گەێنرا بێتە ئێرە. سەرجەم و خۆراکانی کە کردوتە ئێرە خۆشبەختانە خواردەمەنی وشکە و لەگەڵ معلەبە ئەنی ئەو دوو حاڵەتە هەردووشی خواردنیی تەندروستە بۆی کە بگاتە شوێنی خۆی خواردنی وشکوانی کە هاتووە برنج و ڕۆن و شەکر و دۆشا و باقلەمەنیەکان هەموو ئەمانە شتی زۆر باشن لەگەڵشا ئەو معلەباتانە بۆی کە لە ئێستادا ڕەنگە ئەو پێداویستیانە زووتر بگاتە شوێنی خۆی بۆی لەم سەرمایە لە وەزع نەبوونیە ئەمانە شتە سەرێکیەکان کە بتوان لە جێی خۆیانە ئیسفادەی لێ بکەن و بتوانن هەم وەکو لە ڕووی تێر خواردن و تەندروستیەوە هەم لە ڕووی شێوەی کە هیچیان نەماوە لە ماڵەکە بتوانن بەکاری بێن. باشە ئەو بڕێکە تا ئێستا گەشتووە ئەنی بپێی تەجروبەی پێشینێ خۆتان کارکردنتان لەگەڵیاندا یعنی تا ئێستا بەسە یان هاوڵاتیان نەتوانن هێشتا بەشداری لە کەمپینەکە بکەن. بەتەئکید هیچ کاتێ بەز نییە ئێمە 8 ساڵە خزمەتی ئەو ئاورۆ پەنابەرانەکان لە کەمپەکان و لە دەروی کەمپەکانەکەین هەتا ئێستاش خواردنیان بۆێن هەتا ئێساش خەڵک بەتانیان بۆێتنی هەتا ئێساش پێداویستەکان لە ڕێ ڕێکخراوەکان و لە ڕێ حکوومەتەوە بۆیان دابی نەکرێت یعنی ئەمە بەڕاستی ئێمە کەمپینەکەمان کاتەکەی دیاریکراوەتانووی شۆ بۆیە داوا لە هەموو خەڵکەم جارێک کەشتاکی دەکەمەوە کە هەموو خەڵک ئەوەی کە پێیەکرێ بتوانێت بێنێ بۆی بەردەوام هەبێ بۆی بتوانین کەمیادەکە تا زیاتر بێ بۆ ئەو خەڵکی ئەوێ باشە چوە کارە ساتەکە زۆر گەورەیە بەڵام بەتاکید لە داهاتووشە هەر پێویستیان پێێتی وەکو ژیان بەردەوامە پێداویستی ژیانیش ڕۆژانە زیاترە بێت. باشە من دواوتەی بەرنامەکە پێم خۆشە بەمە دەست خۆتان گەشتێکی دیاریکراوما بێ هەم لەسەر کەمپینەکە و پەیامێکی دیاریکراو بۆ سەرمایەداران سیاسیەکان ئەندامانی پەرلەمان ڕێکخراوەکان بەگشتی بازرگانان و خاوەندووکانەکان بۆ بەشداریکردنیان لەم چەند ساعتی کەمپینەکەدا سەرتا لە بەڕێز کاک بابڕەسوڵەوە. وەڵام من بە حکمی تەجروبەی خۆم لەم ئیدارەیە بەڕاستی ئەوەی کە سەرمایەدار و
خەڵکە نیشتیمانیەکە و خەڵکی شارەکە ئیکات بەڕاستی جێی دەستخۆشیە جێی تەقدیرە ئەو معاناتانی کە ئێمە باشە زانین بەڕاستی ئێمە لە معاناتا بووین لە 8 ساڵی ڕابردووە کە شەڕی داعش بوو نەود نەما ئەو نزیکەی 9 ملیۆن ئاوارە و پەنابەڕووی کردەم شارە هەر خەڵکی ئەم شارە بوو گرتنیە خۆی ماڵی بۆ چۆڵکردن هەر خەڵک سەرمایهداری ئەم شارە بوو سیاسیەکان بوو ئەندام پەرلەمانەکان بوون هەموو ئەو کەسان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی یوئەنەکان ئاژانسەکانی نێودەوڵەتی NGOکان و دەستگاکان میدیا کە دەورێکی کاریگەریان هەبوو بە تایبەتیش کورسات بۆی کە ئەم دەعم و هاوکاریانە کۆکرێتەوە ئێستاش بە هەمانە و گوڕوتین و چاوەڕێواکەن کە تا نوێی شەو زیاتر و زیاتر و زیاتر خەڵک بێت و سەرمایهدار و سیاسی و ئەندام پەرلەمان و هەموو خەڵکی شاری سلێمانی بە گوڕوتینەوە بێن تا نوێی شەو ئەوەنی کە پێیان نەکرێت دامی ئەم کەمپینە بکەن چونکە بەڕاستی دەستگای میدیای کورسات دەرگایەکی کردوتەوە کە بتوانین تیا ببەخشین جایش کەش دەستخۆشی لە هەموو لایەکەم و سواسی ئەوشەکەم بەڵێ کاک حەمشوان وتەی جەنابەت لە کۆتایی بەرنامەکەیە ئاراستی بکەیت بۆ هێز ئامنیەکان هاوپیشتەکانی خۆتان و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئەم چەند ساعتی کەماوە بەشداری لە کەمپینەکەیا بکەن ئاماژە بەوە بەمبیرمان نەچێ سوپاسی هێزەکانی پشتیوانی دووەکەین بەڕاستی کە ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبوو لەم پرۆسەیە لەم کامپینەیە کەوایش بە چەند بار هەڵگرێ لەژێر فەرمانی جەنابی لیواڕوکن مەریوان کە نردوونی بۆرە بۆ هاوکاریکردنیە و بار هەڵگرانەی ئەمە بۆ بارگرانی ئەمە بۆ بردننی شتومەک بۆ پێشانگای نێودەوڵەتی تاسووجا ئێمە بە هەمان شێوە ئەو پرۆسی کە لێرە هەیە لە پێشانگای نێودەوڵەتی تاسووجەش دووبارە بێتەوە هەم لە ڕووی ئەمنیێتەوە هەم لە ڕووی ئەو کارمەندانەمانەوە کە جلی مەدەنیان لە بەراو ئیشوکارەکەن لەوێ لێرە و دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم بەڕاستی شوێن دەستان دیارە ینی ئێمە لە ڕۆژی سێشەمەوە بەڕێستانە بینین کە چەند بەخەمەوە ینی بەژاریان پرۆسە گەورەیەتان کردووە پشتان ساغ بێن و منتان زۆر بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوە دیارە دەستگای میدیای کورسات بەرکی خۆی دەزانێت کابردەوامی لە نێو معاناتەکانە مەهانات ئەو ناخۆشیانی کە بەسەر گەلی کورت و برایانمان لە هەر پارچەیەکدا بێت ئێمە لەگەڵیاندا دەبین سپاس بۆ هەریەکە دووبارە لە بەڕێزان بابە ڕەسوول غەفورۆک و بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران وەڵامدانەوەی قیرانەکان زۆر سپاس بۆ ئامادەبوونێت هەروە بەڕێز نەقیب حەمەشوان لەتیف حاجی فەرج کە سەرپەرشتیاری هێزەکانی لیوەی یەکی سلێمانی ئەرکی پاراستنی کەمپینی هاوخەمتاین لێرە لە مۆزەخانی گشتی منەسوورەکە لە ئەستۆی ئێوە زۆر سپاس دووبارە بۆ ئامادەبوونی ئێوە دیارە خۆشەویستان ئەمێ بیرتان بێنمەوە کە ئەمڕۆ پێنجەم ڕۆژ و کۆتاڕۆژی کەمپینی هاوخەمتانین بۆ کۆکردنەوەی هاوکاری و ئەو پێداویستیانە و ئەو کەرستە و شومەک و خۆراک و کەلوپە لە خێرخوازیانی کە ئێوە وەکو هاوڵاتی دەیگەێنە نێو کەمپینەکە دیارە لێرە تیمی تایبەت هەیە هاوکاریتان دەکەن بۆ کار ئاسانیکردنی ئێوە بە ئۆتۆمبیل بێ یاخود خۆتان بە پیادە بێت بێن کەلوپەل و شومەکەکان بێنن بە خۆشحاڵی و تاکو ئێستا ژمارەیەکی بەرچاو سەرمایەداران هاوڵاتیان بەدەم کەمپینەکە و ڕاگەنراوەکەی کەناڵی کورساتەوە هاتوون کە ئەم کەمپینە دیارە بە هەماهەنگی هەم کەناڵی کورسات وە چەند ڕێکخراوێکی دیاریکرا و قایمقامیت پارێزگای سلێمانی بەگشتی کەمپینەکە ڕێکخراوە ئەم شەو تاکو سعاد نۆ دەرگای ئەم مۆزەخانی گشتی ئەم نسوورەکە بەڕووی ئێوەی خۆشەویست ساگراوەوە بۆی کاوکاریەکانتان بگەێنە نێو ئەم کەمپینە و بەشدار بن لەم کارە خێرخوازی کە بۆ خوشکۆبرایانمان لە باکوور و هەروەها لە ڕۆژئاوا و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بیرمان نەچێ لە چەند هەفتەی پێش ئێستادا بۆ مەلەرزەیەکیش بە هەمان شێوە لە بەشێک لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیدا و پشکێکی ئەم کۆمەک و هاوکاریانە بەرخوشکوبرایانمان لە ڕۆژهەڵاتی کوردستانیش دەکەوێت دیارە بەرنامەکە و ئەمڕۆ ماڵە تایبەتی کورتساتیش بەردەوامی دەبێت لە تەوری دومی بەرنامەکە دومیوانی دیکەمان دەبێت بە هەمان شێوە لەسەر کۆی کەمپینەکە هاوکاریەکان و جێدەستی ئەو دوو لایەنی دیکە ئەو دوو میوانی دیکە کە بە نوێنەرایەتی دوو ڕێکخراوی تایبەت و دوو لایەنی دیکە کە جێدەستیان هەیە لە کەمپینەکەدا بەشدار دەبن پاشکەمێکی دیکە لەگەڵ میوانەکان گفتوگوی زیاتر دەکەینەوە.
چی لێکەی؟ بۆ ئەوانم هێنا بۆی نەفەرەکان کە نەخۆش کەوت. وەڵاهی چوار پێشۆم نەرەگریم بەخوا قسەم بۆ ناکرێت ئەو ڕۆژە ئەمانم دیوە. ماشاءالله ماشاءالله یەکن بابا حەکیە بابا. خاوەن پێداویستیەکی قەزای چەمچەماڵڵ. دەیاڵڵا دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی کورسات نیوز لە تەوەری دووهەم و هەروەها لەسەر تشی خستنە سەر ئەم کەمپینی کە ئێستا لە مۆزەخانی گشتی ئەم نسوورەکە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت ئێمە بەردەوامیمان هەیە ئێمە لێرە ئامادەین وەکو تیمی کورسات دیارە تەواوی وردەکاری و هەروەها جوموجوڵ و هاتنی ئەو هاوڵاتیانە ئەو ڕێکخراوانە ئەو کەسایانە لایەنە پەیوەندیدارەکان کەسانی بازرگان سیاسیەکان تەنانەت دوکاندارەکان هەموو ئەو کەسانی کە خوازیار لە نێو کەمپینەکەدا بەشدار بن ئەمڕۆ کۆتاڕۆژی کەمپینەکەیە کە کەمپینی هاوخەمتانین بۆ ماوەی 5 ڕۆژ بەمڕۆ بەردەوامی هەبوو تا سەعات 9 شەو کە دەرگای مۆزەخانی گشتی ئەم نسوورەکە بەڕووی هاوڵاتیاندا کراوە دەبێت بۆ گەیاندنی ئەو پێداویستیانە ئەو خۆراک و شمەکانەی کە دەیانەوێت ئەو پڕەپارەی کە هەرچەندێکە بەپێی دەسەڵاتی خۆیان دەیانەوێت لەنێو ئەم کەمپینەدا بەشداری پێ بکەن دیارە هەر لەسەر پرسی کەمپینەکە لەگەڵ هەریەک لا بەڕێزان
نوعمان عبدوڕەحمان علی ئاڕاستەکاری هەماهەنگی و پەیوەندیەکان لا ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان لێرە ئامادەی گفتوگۆی زیاتر دەکەین. زۆر سپاس بۆ ئامادەبوون کاک نوعمان و هەروەها بەڕێز محەممەد تاهیر عومەر وەکو سەرۆکی ڕێکخراوی هۆرایزن ئەویش بە هەمان شێوە لێرە ئامادەی. زۆر سپاس بۆ جەنابیش کاک محەممەد هەر لە جەنابیشتەوە دەست پێ دەکەم. ماوەی 5 ڕۆژە کەمپینەکە لە نێو مۆزەخانەی گشتیم لە سوورەکە بەردەوامە. ئەندامەکانی ئێوە خۆبەخشەکانی ئێوە بە شێوەیەکی برچاو لێرەدا دەبیندێن بۆ هاوکاریکردنی و کەسانی کە دێن. ماوەی ئەم 5 ڕۆژە بەمڕۆوە کەمپینەکە تا ئێستا چۆن بووە پێشوازیکردنی هاوڵاتیان بەدەم بانگاوازەکەەوە. سەرەتا سپاس بۆیەوە سپاس بۆ ئەم دەرفەتە بە خۆشحاڵیەوە ئێمە کە بەشداریمان لەم کەمپینە کردووە خۆبەخشەکانمان هەمووی بە ئەحساسێکی زۆر زۆر دڵخۆشیەوە کە بەشدار بووین لە ئەرکێکی ئاوا گەورەی مرۆیی و نیشتیمانی. بێگومان ئەرکێکی وا کە تۆ ڕۆژانە نزیکەی 12 سەعات خۆبەخشانە بەشدار بیتایە ماندوو ئەبیت. بەڵام ئەوەی ئەم ماندوێتیە لا ئەبا و حەسانەوەیەکی دەرونی و هەتا جەستەیشت پێ ئەبەخشێ بەدەمەوە هاتنی گەرم و گوڕی هاونیشتیمانیانە کە لە هەموو چین و توێژەکان زۆر زۆرجێی تەقدیر و پێزانینە لە مناڵێکی بچووکەوە تا مامە پیرە و دایە پیرەیەکی سەرسپی لێرە هاتوون بە جیاوازی باریداراییانەوە بە جیاوازی ئینتیما و تەنانەت ئایدیای سیاسیانەوە بە جیاوازی دین و نەتەوەکانەوە زۆر زۆرجەی خۆشحاڵیە کە ئێمە بەردەوام ماوەی ئەم چەند ڕۆژە لە نووی بەیانی ئەم نەسوورەکەمان بە کەمی بە چۆڵی نەمان بینیوە بەردەوام قافڵەی هاونیشتیمانیان هاتوون هاوکاریەکانیان خستۆتە سەرشانی خۆیان چەنەها جار خۆبەخشەکان ئەسنە بەرەو پیریان ئەوە نە بە ڕۆحێتێکی گەرم و گوڕەوە دێن ئەوە نە باوەڕیان بەو بەخشینەی خۆیان و بەو بەدەمەوە هاتنە هەیە یەکسەر ئەڵێ لێم وەرمەگرن من خۆم ئەی بەمە ژوورەوە تەنانەت من لە یەکێک لەو کاتانە ئاگام لە خاتونێک بوو هاوکاریکی هێنا بوو وەستا تا خۆبەخشەکە هاوکاریەکەی ئەوی خستە سیاری بارکردنەکەەوە بۆ گەنجینە ئەوەنە دڵی خۆش بوو ئەیوت چەند خۆشە یەکسەر هاوکاریەکەم چووە ناو بەخشینەکانی ترەوە ینی جۆش و خرۆش و گرم و گوڕیەکمان ئەبینی کەوای لە ئێمە کرد بە هیچ جۆرێ هەر خەیاڵمان لای هیلاک بوون نەبێ سپاسیانەکەین بەدەمەوە هاتنەکە زۆر زۆر گەرم و گوڕ بووە لەو پێداویستیانی کێراو هیچی نافەوتێ ئەگەر گونجاو بێت بۆەوەی کە ئاراستە بکرێت دەگەێنرێتە شوێنی مەبەست بەدڵنیایی هەر هاوکاریە کە لەلایەن هاونیشتیمانیانەوە پێشکەشی ئەم کەمپینە کرابێ جێی خۆی دەگرێت و ئێمە وەک جەنابەت فەرموود بەس بکرێ ئەم هاوکاریە لە هەر یەک لەو بەشانەی کە زەرمەند بوون بەهۆی بوومەلەرزەوە خزمەتی ئینسانێک بکە ئێمە بە دڵنیایی ئەیگەێنە جێی خۆی و بێخەمی پاکێج ئەکرێ ئەپێچرێتەوە بە سەلامەتی ئەگوێزرێتەوە بۆ دەستی ئەو کەسانەی کە زەرمەند زۆر باشە کاک محەممەد دواتر دەگەڕێمە وڵات کاک نوعمان دیارە منداڵ پارێزی کوردستان یەکێک بوون لەو شوێنانی بە بەردەوامی کە ڕۆڵیان هەبووە لە تەواوی کارەساتەکان کەمپینەکان تەنانەت لات دیشمانە چێ ماوەیەک بەر لە ئێستا لە کەمپینێکی تایبەت کە بۆ شێرپەنجە بوو بە هەمان شێوە منداڵ پارێزی کوردستان هەر ڕۆڵی باشی هەبووە ئەمێ بزانم منداڵ پارێزی کوردستان چۆن بوو هاتە ناو یەکێک لە لیستی ئەو ڕێکخراوانەی ئەو لایەنانی کە لەم کەمپینەدا بەشداری کرد دیارە ئێمە وەکو مناڵ پارێزی کوردستان ئەمە یەکەم کەمپینمان نەبووە کە بەداخەوە بۆ لێ قەوماوان کراوە پێشتریش چەند تەجروبەی شترمان هەبوو بەشدار بووینە سەر دەم کەمپینەکان کە توانم بڵێم وابزەمە حوتەمینمانە لەگەڵ کورساتی خۆشەویستە بەسپاسەوە میشە کورسات وەکو چەترێکی جوان هەمومانی کۆ کردوتەوە دیارە مناڵ پارێزیش بە واجبی خۆی زانیوە ئەرکی سەرشانی بووە کە بە هەموو شێوێک لە هەموو کاتێکە بەهانەی سەرجەم لێ قەماوان و زیان لێکەوتوانەوە هەبێت لە هەر شوێنێک بێ کە بێت لە توانای ئێمەیە هەبێت و کاری تێدا ماندوو نەبن بە شێوەیەکی گشتی کەمپینەکە تا ئێستا چۆن هەڵە سەنگێنن ئەو پێداویستیانەی کە بۆ منداڵان بوو ڕاستی ئەو چینەی و کۆمەلگان لە تەواوی جیهاندا کە زۆرترین سۆزی خەڵکە جوڵێنن تای کارەساتەکە یعنی وجدانی هەموو ئەوەی هەموو جیهانی هەژان بەڵام منداڵان ڕەنگە لەبەرەوەی بێتاوانترین چینی کۆمەلگەن جیاواز بن بەشداریکردنی هاوڵاتیان بۆ ئەو پێداویستیانی کە تایبەت بوو بە منداڵان لەنێو کەمپینیان چۆنە تا ئێستا بەڕاستی دیارە ئێمە کە لەگەڵ ئەو ڕێکخراو لایەنانەی کە پەیوەندیمان هەبوو لە هەم لە ڕۆژهەڵات هەم لە باکوور هەم لە ڕۆژاوە دیارە لەسەر داواکاری ئەوان پێداویستەکانمان ڕێخستەوە بە پێ و کارانەی کە لیژنەکان ڕێکیان خسووە لیژنەی باڵای ئەم کەمپینە یەکێک لە پێداویستە سەرەکیەکان پێداویستی مناڵان بوو بە سپاسەوە ئەتوانین بڵین
پێداویستێکی باش هاتووە چەند وەکو چاوەڕوان کراو نەبوو بەڕاستی ئێمە لە دوێنێ و زیاتر تەرکیزمان لەسەرەوە بوو کە پێداویستی مناڵان و هەم خانمانش بەداخۆکەم بوو ئەتوانێت بڵام لەم دۆ ڕۆژەیە ئەویش وردەوەدا زیایی کردەوە وەکو پێداویستیەکان وەکو پێویستن لەخوا بە زیادێ هیوادانی ئینشاڵڵا زیاتریشمان بۆ بێت دیارە بە حکومیەوەی کام شوێنە قەرەباڵخە ئەو بار هەڵگرانی لێن کە تەواوی ئەو پێداویستیانە دەگوازنەوە ڕەنگە جوانتری ئەکا بەرنامەکە بێگومان گفتوگۆکانمان جوانترەکە ئەم قەرەباڵغیە ئەم دەنگە بێگومانین کە جوانتری ئەکا بەڵام ڕەنگە باشتر گوێمان لێک نەبێ ئێمە لێرە کاک محەممەد دیارە هەر ئەمڕۆ هاوکارانم چاوپێکەوتنیان لەگەڵ کەسانێکی بیانی دەکرد کە لەنێو کۆمپینەکەدا بەشدار بوون لە زمانە جیاوازەکان لە عەرب لە برایانی ئەمریکی بەریتانی هاتبوون کە لێرە کارەکەن لە هەرێمی کوردستان و لە سلێمانی دەمێنەوە بەشداریان کردبوو بەشداریکردنی خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان لەنێو کۆمپینەکەیان چۆن بوو بەڵێ بێگومان ژمارەیەکی بەرچاو لە خەڵکانی بیانیمان بینی کە بەشدار بوون لە نەتەوە جیاوازەکان ئەهاتن بەشداری خۆیان بە هەر بڕێک لە توانایان نابوو بێ پێشکەشی کەمپینەکە کرد گرنگ لێرەیە ئەوەندە نییە کە چەند کەس بەشدار بووە لە خەڵکانی بیانی بەقەت ئەوە گرنگە کە لە چەند نەتەوەی جیاواز هاتوون بەشداری ئەم کەمپینەیان کردووە چونکە چەنە بە جیاوازیەکانەوە لەم کەمپینە کۆ ببینەوە ئەوەندە ئەو نووسرا و ئەو دێڕە مرۆیی کە لە کەمپینەکە هەیە تۆختری ئەەکەینەوە ئێمە لە سەرەتاوە لەگەڵ کورساتی ئازیزەوەمان ڕاگەیاندووە ئەمە کەمپینێکی مرۆییە بۆ زیان لێکەوتوانی بوومەلەرزە بەبێ هیچ ڕەچاوکردنێکی جیاکاری هەر مرۆڤێک لەو ناوچانە زەرمەند بوو بێ ئەم کەمپینە بە ئەرکی خۆی زانێت کە خزمەتی بکە بۆ بەشداربووانیش هەمان ئاواتمان هەبووە کە لە چین و تێژە جیاوازەکان لە نەتەوە جیاوازەکان دوێنێ کە ئەومان بینی لە دوێنێەوە زۆر بە ڕێژەیەکی بەرچاو هاتن زۆر دڵخۆشکەر بوو چونکە ئێمە ڕاستە خۆشە هەمومان کە هاوزمانی لێرە دەستمان ناوەتە کارێکی هەرەوەزی بۆ خزمەتکردنی کۆمەڵی ئینسان بەڵام کە کۆمەڵێکی تر لە نەتەوەکانی تریان و دەستی تۆ ئەگرن و کەمپینەکە گەورەترەکەن ئەو کاتە زیاتر دڵ ئارامە بی و زیاتر جەسوورترە بی لەوەی کە ئەو پەیامەی تۆ هەتە چەنە پەیامێکی مرۆییە و چەنە خەڵکی تر هاوپشتە لەگەڵتا سەرباری ئەوەی کە کاک محەممەد هەر بوو بە پرسیار لە لایشم بانگوازەکە بە زمانی دیکە بێجگە لە کوردی ڕاگەنرابوو تەواوی بە زمانی کوردی زاڵ بوو بە کۆی ڕاگەیانراوەکانی کەمپینەکە بەڵام لەبەرەوەی لە سەرتاسەری جیهانە دەنگ و باسی بوومەلەرزە بۆتە بۆ زیان لێکەوتوان و بارودۆخە سەختەکانیان بۆتە دەنگۆ و باسی گەرمی ڕۆژ هەموو ئینسانێک ئاگای لێتی بۆیە ڕاگەاندنی ئەم کەمپینە ئەوەیە کە ئەوان بەدوایەوەن و چاوەڕێن شتێکی وا بێ کە ئەوان بتوانن جێپەنجەیەکیان لە فریاکەوتنی ئەو مرۆڤانە دارە کەمپینەکەیشی کە ڕێکتان خستە بوو لایەنە پەیوەندیدارەکان بە دەستگای میدیای کورساتیشەوە لە ڕێخەرانی نێو کەمپینەکە دەنگدانەوەیکی باشی هەبوو لە سەرتاسەری هەم لە سلێمانیش دەگەشتەوە بۆ کەسانی کە بیانیشن هاوزمان نین کە بتوانن بەشداری بکەن لە نێو کەمپینەکەدا کاک نوعمان باسی لەوە کرد کە زۆر تشک یاخود کەمترین پێداویستی منداڵان و ژنان گەیشتبوونە نێو کەمپینەکە لە دوای ئەم چوار ڕۆژەوە داوای چی دەکەن لە هاوڵاتیان بۆ پێداویستیەکانی منداڵان خانمان بە ساڵات چوان خاون پێداویستی تایبەت ڕاستەکەی هێوی خەندیار ئێمە ئەم کارە ساتە چەند ڕۆژێکە دەستی پێکردووە هەندێک داتاکان باز لەواکەن کە تەنەها لە تورکیا 6444 باڵەکانە وێران بووە تەخت بووە ڕەنگە ئەمڕۆ بەداخەوە تورکیا ڕایگەیان کە نزیکەی 21,000 بەداخەوە کۆچکردووی هەبوو ژمارەی بریندارەکان ڕۆژ لە ڕۆژ زیاترە بێ دیارە ئەم بەشێکی زۆر لەمانە مناڵیان هەیە خێزانیان هەیە ڕەنگە بۆکو پێویست جارێوا بە ئاسانی نەتوانم بچنەوە شوێن و جێگەی خۆیان تا بتوانێن هەندێ لە پێداویستن بۆیە ڕەنگە دوایم کەمپینش بەردەوام پێویست بکا کە هاونیشتیمانیان ئەگەر وەکو کەلوپەلیش نەیهێنن لە ڕێ حسابی بانکیەکان و هیوادانی بتوانن بەردەوام بێ حسابی بانکیەکان یان ئەو بینانی کراوچ لە فاسپەی بێ لە ئاسیاپەی بێ هاونیشتیمانە بتوانن لێەوە هاوکار بنێمە لەو ڕۆوە توانین ئەو پێداویستیانەی کارد لێرە کەم بۆکو پێویست دەمبۆ لە ڕێ و پارێ و بۆیان دابین بەپی خواستی ڕێخەرانی کەمپینەکە بۆ ئەو پارێک کە چۆتەنی و حساب بانکیەکان ژمارە بانکیەکان بێگومان ئێمە هەندێک لایەن داوای کردو پەیوەندی پێوەکردین مەسپاسەوە و توێتی ئایا
پێداویستیتان بۆ بێنینیان پارە هەندێک جار ئێمە پێمان باش بۆ کە بەڕاستی پارەکەمان بۆ دابین بکەن چونکە پارەکە ڕێگەن ڕێگایشی ئاسانتر و خێراتر بێ و زیاتر بە دەم داواکاری لێ قۆماوان کۆنتاکت هەیە لەگەڵ ڕێکخەرانی ئەم کۆمپینەیە لەگەڵ ئەو ناوچانی دیکەیە کە چیان پێویستە و چۆن بەدەستیان بگات زیاتر گونجاوە بێگومان ئێمە حتمما ئەوەی کە لێرە ئەلانمان کردبوو لە کەمپینە هەمووی لەسەر خواست و داواکاری و پێداویستی زیان لێکەوتوان و لێ قۆماوانەوە بوو بەداخۆ ئێمە لە یەکەم ڕۆژەوە بانگەوازیەوەمان کرد کە جلی کۆنە بە هیچ شێوێک نێنن وەلی ناگرین ئەوە بوو تا دوێنێ و پێرە تورکیاش خۆی ڕایگەیان بە ڕسمی کە بە هیچ شێوەیەک جلی کۆنە وەرناگرن بۆیە ئەمە هانیین زیاتر کە داوا لە سەرمایه‌داران و بازرگانان بکەین کە ئەوان ئەتوانن بە پارە ببەخشن بۆی بتوانین لەو شوێنانە بە ئاسانتر جلوبەرگ و پێداویستی مناڵان و خانمان دابین دەمەوێت تشکێکی بچووک بخەمە سەر ئەو بابەتە کاک نوعمان ئەویش بۆ کاریەوەی کە لێسادا جیهان لە ماوەکانی ڕابردوودا ڤایرۆسی کۆرۆنا تاوی جیهانی گرتبەوە و کۆمەڵێک ڤایرۆس و نەخۆشی دیکە لەم ساڵانەیە لەم ساڵانی دوایی داهاتنێ و هاوڵاتیانەوە لەبەر هۆکاری تەندروستی ئەو جلوبەرگانەی کە تازەن زیاتر لە نێو کەمپینەکەدا وەردەگیرن بۆ ئەوەی هەم بۆ سەلامەتی هاوڵاتیان کە خۆیان لە معاناتان لە نەهامەتیان لە گوزەرانێکی ناخۆشان بۆ ئەوەی دووبارە نەخۆشیێکیش لە نێویاندا بڵاو نەبێتەوە دیارە ئەم ڕێکارانە بۆیە هەم وەکو وڵاتەکانی دیکە کە لێ قەوماوندا ئەم داوایان کردووە وەکو ڕێکخەرانی کەمپینەکەیش ڕەچاوی ئەو بابەتیان کردووە کاک محەممەد دیارە کاتی کەمپینەکە زۆر باسی لێەوە دەکرێت کە ئەمڕۆ کۆتا ڕۆژێتی کاتەکەی درێژ ناکرێتەوە تەنانەت سەعاتەکانی دواییشی بڕیار نییە کە لە چەند ڕۆژی ڕابردووی زیاتر چەند سەعاتێکی دیکە درێژە بە کەمپینەکە بدرێت بێگومان بۆ بەڕێوەبردننی هەموو بەشێکی ئەم کەمپینە لیژنەیەکی باڵا هەیە بڕیارەدا ئەم ئێوارەیە لیژنەکە کۆوە بێتەوە لەسەر و بابەتەش قسە دەکە بەڵام ئەوەی تا ئەم دقەیە قسەی لێ کراوەوە هیچ بڕیارێکی تازە نییە لەسەری ئەوەیە کە ئەم شەو کاتژمێرن و کەمپینەکە کۆتایی دێ بەڵام ئەم ێوارەیە ئەگەر لیژنەکە بە باشی بزانێ دوایەوەی دیراسی بارودۆخی ناو کەمپینەکەکە تەرحی درێژکردنەوە ژێکێکە لە ئۆپشنەکە باشە کاک محەممەد تا ئێستا هیچ بڕێک لەم پێداویستیانە نەنێراوەتە یاخۆ بگا بە دەستی و کەسانی پێویستیانە ئێستا پێداویستیەکان لە قۆناغی پێچانەوە و بارکردنان لە ئەم ڕۆسبەیە دەست بە ناردنی پێداویستیەکان نەکرێت باشە ئەمێ تیش بخەمە سەر خوشکوبرایانمان لە ڕۆژهڵاتی کوردستان ئەوانی چەند هەفتەیەک بەر لە ئێستا ڕوبەڕووی هەمان کارە سادبوونەوە تاکوی ئێستاش هاوڵاتیان لە نێو ئۆتۆمبیلەکانی خۆیاندا ژیان بەسەر دەبن لە نێو جێوێکی ساردی ئەو ناوچانەیە بەفرێکی زۆر باری و منداڵ ژن بە ساڵاتچوو لە نێو ئۆتۆمبیلەکان لەسەر شەقام ژیان بەسەر دەبن یعنی ئەم کەمپینە ئەوانیش دەگرێتەوە پشکی هاوکاریەکان بەڵێ کەمپینەکە بۆ هەر سێ بەشی کوردستان لە ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوا ڕاگەیەنراوە و بە دڵنیایی بەشێک لە پێداویستیەکان کە لەم کەمپینە کۆکراوەتەوە ئەویش وە گوتم لیژنەی باڵا بڕیاری داوە کە بەشێک لە پێداویستیەکان و بەشێک لە هاوکاریەکان بنێرێت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەویش هەر لەم چەند ڕۆژەیە لەگەڵ کاروانی هاوکاریەکانە بۆ بەشەکانی تر بۆ ڕۆژهەڵاتیش دەنێرێت زۆر باشە کاک نوعمان پێداویستی خاون پێداویستی تایبەتەکان ڕەنگە ئێستا بەداخەوە بەهۆی ئەوەی کە زۆرینیان بوونێتە ژێردار و پەردۆدار و خاوەکانی ئەو ناوچانە زۆرینیان نەتوانن بە ئاسانی کەونەوە سەر پێ مامەڵە بکەن زیاتر پێویستیان بۆ پێداویستیانەوە کە بۆ خاون پێداویستێکی تایبەت گرنگە هاتنی و هێنانی کەلوپەلی خاون پێداویستی تایبەتەکان چۆنە و ئەو پارەیشی کە هەم لە نێو سندوقەکە لێرەدا دادەنرێ و ئەوشی لە نێو هەژمارە بانکیەکەدا پشکی ئەوەی تیا دەبێت کە لە نێو هەرێمی کوردستانیان لە وڵاتی خۆیان ئەو کەلوپەلانیان بۆ بکڕن ڕاستەکەی هێوی خانێمە هەر وەک پێشتر ئاماژەمان پێیا کە لەگەڵ سەررجەم ڕێکخراوەکان کە لە بەدەم ئەم کارە ساتەوەن لە پەیوەندیان نەمیشە ئێمە لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ داوامان کرد کە پێداویست خاون پێداویست تایبەتیمان بۆ بێنن بەڵام خۆشبەختانە ڕێکخراوی WHO بڕیاریە کە سەررجەم پێداویستی و کەلوپەلی خاوەن پێداویستی تایبەت دابینەکە بۆیە پێویست ناکات چیتر ئێمە خەمی ئەوە بکەین بەڵێ بڕێک کۆکراوەتەوە بەڵێ بڕێک کۆکراوەتەوە تەنانەت دوێنێ سندیکای کارمەندانی تەندروستی بڕێکیان هێنا کەمەندامان کەمێکیان هێنا هەندێک خەڵکی خێرخوازیش هەندێک پێداویستی خاوەن پێداویستی تایبەتیان هێناوە ئێستا ژوەری ئەگرن بێگومان بۆیە ئێمە بەڕاستی
ڕەنگە لە ڕاگەیاندەکانمانە زۆر داوای ئەو بابەتەمان نەکردبێ هۆکارەکەی ئەوە بۆ کە ڕێکخراوی WHO ئەو ئەرکی گرتوۆتە ئەستۆی خۆی. زۆر باشە کاک محەممەد بە بەرداوامی سندوقێک هەیە لە زۆربەی شوێنەکان هەیە بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاریە بە خۆشحاڵیەوە منداڵ پارێزی کوردستان یەکێکن لەو شوێنانەی کە لە سلێمانیدا لە زۆربەی شوێنەکاندا سندوقێکی دیاریکراویان هەیە بۆ کۆکردنەوەی بڕەپارەیەک بێت کەسێک بیاوێت دواتر ئەوانیش بێکوان دەیدەنەوە بەو کەسانی کە پێویستیان پێێتی یعنی هیچ بیرۆکەیەکی وان نییە کە ئەمان لێقۆماون ئەو لێقۆمانیان ماوەیەکی دوور و درێژ دەکێشێ بە ئاسانی ناتوان بچنەوە سەر ماڵ و حاڵ و ژیانێکی ئاسایی خۆیان ینی پلان نییە لە کۆی ئەم لیژنەکەیا گفتوگەی لێکرابێت یان لە داهاتوودا سندوقێکی لەم جۆرە بە خوشکوبرایانمان لەو سێ پارچەی دیکەی کوردستان بوونی هەبێت لە زۆربەی شوێنەکانە ڕووداوەکە چونکە زۆر لە کتوپڕە ئەوەی کە تا ئێستا کۆبوونەوەی لەسەر کراوە بیر و ڕای لەسەر گۆڕاوەتەوە بابەتی بەڕێوەبردننی کەمپینە سەرەکیەکە وە گەیاندنی ئەم هاوکاریانەیە بە دەستی زیان لێکەوتوان چونکە لە بیرمان نەچێ زیان لێکەوتوان ئێستا لە بارودۆخێکان یەک دەقە زووتر ئەم هاوکاریانە بگاتە لای ئەوان دڵنیان کە ژیانی چەندەها کەس ڕزگارەکە لەو ئاستە پێویستیایە بەڵام بۆ داهاتوو بە دڵنیایی ڕێکخراوەکان هەماهەنگیمانە بێ بۆی کە بۆ ئەو ناوچانە ئەمە کارەساتێکە بە ڕۆژێک و دوان و بە گەیاندنی هاوکاریەکانی ئێمە و کۆی وڵاتانی بەشدار بوو بۆ هاوکاریەکان کۆتایی نایەت بۆیە ئێمە بە دڵنیایی هەماهەنگیمانە بێ لە داهاتووە بتوانین خزمەتێکی زیاتر هاوکاریێکی زیاتری ئەو زیان لێکەوتوان باشە کاک محەممەد پێم خۆشە هەر دوا قسەی جەنابتان شتێکتان ما بەیان من لادم چوو بێت وەکو پرسیارێکی دیاریکرا و ئاڕاستەی جەنابتانی بکەم وەکو یەکێک لە ئەندامانی ئەم لایەنانی کاستاون بەڕێخستی کەمپینەکە پامێک بێ بۆ سەرمایهداران بۆ هاوڵاتیان بەگشتی پەیامی ئێمە ئەوەیە کە ئەم چەند سەعاتەی کەماوە وەک کاگنەمانیش باسی کرد لە ڕۆژانی داهاتوش بە شێوەی هاوکاری دارایی ئەو کەسانەی کە تا ئێستا نەهاتوون و بەشداری ئەم کەمپینیان نەکردووە هەموو جارێ ئێمە ئەواڵینەوە بۆ لە حزەیە خۆیان بخەنە شوێنی ئەو کەسانەی کارەساتبارن ئێستا کەس و کاریان لە دەزاوە لە ژێر دار و پەردوو خزمەکانیان ماوەتەوە لەسەر جادەن لەسەر ماوسۆڵە ماونەوە ماڵ و حاڵیان شێواوە بۆ ساتێک خۆیان بخەنە شوێنی ئەوان و ئەگەر بە هەر شێوازێک بۆ جێپەنجیان لەم هاوکاریکردن و ڕزگارکردنی هەزارەها مرۆڤی لێقەوماوە بەجێ بهێڵن ئێمە چاوەڕوانین و هەمیشە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئێمەشە و ئەو ئامێزە بەخشندە و ئەو دەستە هاوکاریە بوون کە دڵنیاین هەتا دوا ساتەکانی ئەم کەمپینە پێیان لەم کەمپینە نابڕن و بەشدارە بن و دیسان سوپاسی هەموو ئەو ڕێکخرا و لایەنە فەرمینوە فەرمیانەکەین هەموو ئەو خۆبەخشانە هەموو ئەو بەخشەرانەی کە بەشداری ئەم کەمپینە بوون سپاس بۆ کورساتی ئازیزیش ماندوونە بن کارێکی زۆر جوانتان کرد زۆرجی خۆی گرت ئەنی نەڵین خۆمان لە ناو کەمپینەکەیان بەڕاستی هاوڵاتیانیش دەزانن کە کارەکەتان جوان و پیرۆز بۆ ماندوونە بن کاک نوعمان دوا پەیامی تۆ دوا قسەی تۆ لەسەر کەمپینەکە دیارە ئێمە لە یەکەم ڕۆژی کەمپینەکەەوە ئەوەی کە بیستومانە هەمیشە خەڵک جۆرێک لە گومانی هەبووە کە ئەم پێداویستیانە وەکو پێویست بگاتە شوێنی بەبەست ئێمە پێمان خۆشە لێرەوە دڵنیایی بە سەررجەم هاو نیشتیمانیان بن سەررجەم بەخشەران بن سەرمایهداران بی کە ئێمە لە پێرەوە باڵین دەستمان کردو بە جیاکردنەوە پێچانەوەی پێداویستی و کەلوپەلەکان کارکراوە لەسەرەوەی کە پێداویستی هۆیەکانی گواستنەوە دابین بکرێ و بەڵێنیان پێین بە باشترین شێوە ئەم ئامانەتی کە لەسەر شانمانە ئەیگەینی نەشوێن مەبەست و زیان لێکەوتوان و لێقۆماوان سود لەم کەلوپەل و پێداویستیانە ماندوونە بن ماوەی 5 ڕۆژە ڕێکخەرانی سەرپەرشتیارانی و ئەو لایەنانی کاستان بەڕێخستنیم کۆمەکە و ئەم کەمپینە جێدستیان دیارە ماندوونە بن بە بەردەوامی خۆتان تیمەکانتان لێرە دەبیندن کە ئامادەبوونتانێ زۆر سپاس بۆ بەڕێزان هەریەک لە نوعمان عەبدوڕەحمان عەلی ئاراستەکاری هەماهەنگی و پەیوەندیەکان لە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان دەشتان ساخبێ هەروەها بەڕێز محەممەد تاهیر عومەر وەکو سەرۆکی ڕێکخراوی هۆرایزن کە لێرە ئامادەبووی زۆر سپاس بۆ جەنابی شکان محەممەد ماندوونە بن خۆشەویستان ئەمڕۆ پێنجەم ڕۆژی کەمپینەکە و کۆتا ڕۆژی کەمپینی هاوخەمتانی لە مۆزەخانی گشتی ئەم نسوورەکە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت تاکو سعات نوێشە ئەم کەمپینە بەردەوامی دەبێت دەتوانن ئێوەش تاوکو سعات 9 تەواوی ئەو پێداویستیانە یاخود ئەو خێرەی ئەو شتێک کە ئێوە دەتانەوێت بیگەین لە نێو کەمپینەکەدا هاوکاریتان دەکرێت لەلایەن تیمەکانی ئێرەوە بۆ وەرگرتنی کەمپینەکە
کار ئاسانیتان بۆ دەکرێت دەتوان بیهێنە ئێرە و لە ڕێگەی ئەو هەژمارە بانکیانەی کە کراونەتەوە چ فاسپەی چ ئاسیاپەی دەتوانن لە ڕێگەی ژمارە بانکیەکانیشەوە بە بڕۆپاری کە خۆتان دەتانێت بەشداری لە نێو کەمپینەکەدا بکەن. زۆر سپاس دیارە سەری سعات ئێمە هەر بەردەوام ببین لێرە ئامادەیمان دەبێت لە گواستنەوەی سات بە ساتی ڕۆماڵ و هەروەها هەنگاوەکانی کەمپینەکە. سەری سعات هاوکارانم درێژە بە ڕووماڵی تایبەت بە هاوخەمتانین دەمین. زۆر سپاس کە تا ئێستا بینەری تایەک بوون.